دەچینەتەوەری دوێن بەرنامەکەمان باش دەڕێیا بڕۆ لە کەلار ئەوکو لە سەردەڕەکەشا باسمان کرد هەڵمەتی ناشنی 15,000 نەمان بەڕێوە دەچێت و ئیدارەی شارەکەش دەوێت ئەو ناوچێ سەوزتر بکات جگە لەو هەڵمەتەش بابەتێکی ژینگە و پاراستنی فراوانکردنی ڕوبەر سەوزایەکانی شەیەکە تەوری ئەمڕۆی گفتوگۆی بەرنامەکەمان دەبێت هاوکارمان شاخوان محەممەد لەگەڵ دکتۆر دورەید سەلیم بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی گەرمیان گفتوگۆکە ئەنجامەدات شاخەوان سڵاوت لێ بێدەمە لای تۆ میوانەکەمان بزانین گفتوگۆکەتان بەکوێ دەگات و باسی چیەکە بەیانیتان باش زۆر سپاس دیارە ئەمە ئێستا لە فەرمانگەی بەڵێ لە فەرمانگەی ژینگەی گەرمیانین ئەوە دەمانەیە باس لە بابەتێ بکەین کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە هەوە پەیوەندی بە جوانکردن و سەوزکردنی شار و شارۆچکەکان و فراوانکردنی ڕوبەرە سەوزای و ژینگەیەکانەیە بۆ ئەم بەیانەیە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر دورەید سەلیم بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی گەرمیان دەکەین دکتۆر بەیانی و باش زۆر سپاس کەم بەیانێ لە بەرنامەی بەیانی کوردسات نیوز لەگەڵمانە بوویت 15,000 نەمان بۆ یعنی بۆ لە گەرمیان ئەم هەڵمەتە دەستی پێکردووە سپاس بۆم دەرفەتە حتمما ئێمە بەپێی دوایین توێژنەوە کە لە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەدەستمان گەیشت بوو ئەم توێژنەوە باس لەوەکە کە ڕوبەری سەوزایی لە گەرمیانە ڕوبەرێکی زۆر خراپە بەراورد بە شوێنەکانی دیکە کە بەپێی هەمان توێژنەوە ڕێژەکەی خۆی بینێتەوە لە کەمتر لە 5% بۆیە ئێمە بیرمان لەوە کردووە کە هەڵمەتێک ڕابگەین ئەم هەڵمەتە بتوانین لە ڕێگەیەوە ڕێژەی سەوزایی زیادکەین ئەگەر بە ساڵانەش بێ بۆیە بەرنمەکەمان وایە وەکو فەرمانگەی ژینگەی گەرمیان لەگەڵ بەڕێبەرایەتی دارستان و پاوانە هەموو ساڵێک ئێمە بڕێکی دیاریکراو کە بۆ ئەم ساڵ 15,000 دارمان حاضر کرد بوو و ئەو جۆرە دارانەشمان ئامادە کرد بوو کە لەگەڵ کەشوهەوای گەرمیانە بگونجێ بۆ خۆتانەزانین کەشوهەوایکی تایبەتی هەیە بە سەرپەرشتی خودی سەرپەرشتیاری ئیداری گەرمیان هەڵمەتەکەمان دەست پێ کردووە نیوەی ئەو 15,000 ئێمە بە هەڵمەتی ڕاستەوخۆ لە ڕێگەی لادیەکانەوە لە ڕێگەی شارەکانەوە لە ڕێگەی ئەو بەڕێبەرایەتیانەی کە پێویستیان پێێتی و بە شێوەیەکی ڕاستەوخۆی ئەوان چاڵ ئامادەکەن ئێمەش ئەچین دارەکانیان پێ ئەدەین لەوێش دەبین هەتاوەکو دارەکە ئەچێنرێ دواتر تیمەکانمان ئەگەڕێتەوە و نیوەکەی دیکەشی ئەوەیە کە لە ڕێگەی بەڕێبەرایەتی دارستان و پاوانە و نووسراوەکانمان بە دەسەگات لەوێش لیژنەیەکی تایبەتمەندمان هەیە دابەشەکەن بەسەر شارەوانەکان بۆ ئەوی بتوانن ڕێژەی سەوزایی زیاتر بکەین دکتۆر بەسمەوە پرسیارەکەم یعنی میکانیزمی دابەشکردنەکە چۆنە بێ ینی ڕۆژ دیاری کراوە کاتەکان چۆن دیاریکراوە مەسەن شارێکی وەکو کفری چۆن دەتوانێت بەشی خۆی لەو بڕە دارێک کە دابینتان کرۆری گرێواتە گوندێک کە هەڵمەتەکەیەوە گوندەکانی شەگرێتەوە چۆن ئەم میکانیزمە ڕێکخراوە بتوانرێت لە ماوەی ئەو ماوەی کە دیاریتان کردو هەموو ئەو شوێنانە ینی پشتی خۆیان لەو بڕەدارە وەربگرن طبعا بۆ خۆتانەزانین ئێمە سەرەتای هەڵمەتەکە هەر لە ئیداری گەرمیانەوە کە دەستمان پێکرد بانگەوازێکمان بۆ کرد لە ڕێگەی ئەو کەناڵانەوە کە بە خەڵکی دەگات وەکو ئەو پیج و ئەکاونتانی کە خۆمان هەمانە ئەو بڕیانی کە دیاریمان کردبوو لە ماوەیەکی زۆر کورتە خەڵکی پێشوازیەکی لێ کردووە بڕەکان حجز کران ئێستا ئێمە تەنیا لەسەر ئەوەیە کە بتوانین چۆن دابەشیکەین و بیگەینە شوێنەکان کەواتە بڕەکان حجز کراوە هاوڵاتیان بە شێوازێکی زۆر جوان پێشوازیان لە هەڵمەتەکە کرد و لەگەڵ ئەوەشا ئێمە لەسەر دوو بابەت بڕەکان زیادەکەن بۆ نمونە هەر بەپێ هەمان توێژنەوە شاری کفری بۆ خۆی ڕێژەی سەوزایەکی کەمە کەواتە ئێمە بڕی دارەکانمان بۆ ئەو منطقەیە زیاد کردووە ئەمە یەکەم دووهەمیش لەسەر حاڵەتی ئەوەی تا چی حەدێخواستی هاوڵاتیان لەو شوێنەیە بە هەند وەرگیراوە بۆی بتوانین ئێمە ئەمانجەکەمان بێتە دیکە و ناکرێ ئێمە بۆ نمونە ڕێژەیەکی دیار بۆ شوێنێکی دیاریکراو زیاتر بکەین بەڵام لەگەڵەوەی خواستی هاوڵاتیانە بە خۆشبەختانە خواستی هاوڵاتیان زۆر باشە و تیمەکانیشمان ئێستا لەم دقەیەکە ئێمە قساکەین لە شارۆچکەی کفرین و لەوێ دارەکان دابەشەکەن بەو شوێنانەی کە لە گەڕەکەکان و لە هەندێک جێگەی دیکەش دکتۆر پێتان وایە بەم هەنگاوە دەتوانن گۆڕانکاری لە یعنی دۆخی ژینگە دروستکەن ینی ئەوەی کە و ئامارەی کە تۆ باست کرد ینی ڕێژەی سەوزایی لە گەرمیان ڕێژەیەکی کەمیانی ئێوە دەتانەوێت بەم هەنگاوە گۆڕانکاری لە دۆخی ژینگەی گەرمیانە بکەن بەڵێ حتمما ئێمە ئەگەر بمانەوێت گۆڕانکاری لە بارودۆخ یاخود لەو ڕێژەیە کە دانراوە ڕێژە سەوزایەکە زیاتر بکەین لە دوو ڕێگاواکرێ بە شێوازێکی زانستی یەکەمیان ئەوەیە ئەگەر ئێمە بتوانین لە ناو شارەکان
خۆمان بە هەڵمەتی ڕاستەوخۆیی چاڵەکان حازر کرابی ئەمە بڕۆین دارەکان بچێنرێ با بڵێن نسبەی نەجاحی دارەکەمان بەلاوە گرنگ بێ کە 100% بۆ نمونە ئەو دارە سەوزە بێ ئەمە هەڵمەتی یەکەمە ڕێگای یەکەمە ڕێگای دووەم ئەوەیە کە لە ڕێگەی دارستانی دەستکردەوە بتوانین دارستانی گەورە و بەرفراوان دروست بکە خۆتان نەزانن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانەکە هەرچی داوایەکە کرد لە ڕێگای لایەنی تایبەتمەندەوە کە لایەنی دیاریکراوی هەیە پێم وابێ هەمووی ڕەفزە هەیە بۆی ئەمە بیرمان لەوە کرۆ بەدیلی ئەوەی کە دارستانی دەستکرد دروست بکرێ ئێمە بتوانین ئەم ڕێژەدارەیە نەجاحەت بێنێ و ئامانجی کۆتاییش ئەوەیە بەڕاستی ئێمە چی لە ڕێگەی دارستانی دەستکردەوە چی لە ڕێگەی ئەم هەڵمەتانەوە بێ بتوانین ڕێژەی سەوزایەکە زیادکەین ئەمە هەنگاوێکە هەنگاوێکی سەرەتاییە ئەتوانم بڵێم ئەگەر ئێمە بپێی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ بەڕێوەبەرایەتی دارستان و پاوەند و هاوکاریەکانی خودی سەرپەرشتیاری ئیداری گەرمیانە ئەگەر بەردەوام بێ ئێمە ئەتوانین ساڵانە ئەگەر ئەم بڕە زیادیش نەکرێ هەروەکو خۆشی بمێنێتەوە ئەتوانین جێی دەستمان دیار بێ دکتۆر ڕێکخراوە ژینگەیەکان لێرە ڕێکخراوی زۆر فعال و ئەکتیڤمان هەیە لە بواری ژینگە ینی لەگەڵ ئەوان کۆنتاکتێکتانێ بۆی بتوانن ئەم هەڵمەتانە ینی ماوە کورت نەبێ ینی درێژ بێت بۆی بتوانن ئەو مەهامەی کەوێ ئامانجەکە بەدی بێت لەگەڵ ڕێکخراوەکان بەکوێگەشت دوو خاڵ لێرەیە گرنگە یەکەم ئێمە ئەبێ سێری وەرزی چاندن بکەین وەرزی چاندن لێرەیە لە چی کاتێکە ئێمە ئەتوانین ئەو دارانە بچێنەوە نسبەی نەجاحیا بێ ئێمە سەرەتا ئەو هەڵمەتانەی کە لە ماوەی پێشودا کراوە زۆرترین کات ئێمە قسەمان لەسەری هەبووە کە ناکرێت لە مانگەکانی 4 و 5 و 6 بەردەوام بێت بۆ خۆ دەزانی گەرمیان تایبەتمەندیکی تایبەتی هەیە کە کەش و هەواکەی بۆ ئەو بارودۆخە بۆ چاندنە لەو دقەیە نالەبار ئەمە حاڵەتێکی دووەم ئێمە لەگەڵ سەرۆکی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی گەرمیانمان هەیە کە بەڕێزێکە لێرە بە هەموو ڕێکخراوە ژینگەیەکانی کۆ کردوێتەوە بە فەرمانی خودی سەرۆکی دەستەمان سەرۆکی بۆردێ ئێمە تەعاملی ڕاستەخۆ لەگەڵ ئەوە نەکەین بۆیە سەرۆکی بۆردەکە بەردەوام ئێستا کە لە کفریە بۆ خۆی لەو هەڵمەتەیە بۆ خۆی ئێمە کۆنتاکتێکی زۆر باشمان لەگەڵ ئەوە هەیە و هەر ئامۆژگارێک یاخود بڵێن هەر پێشنیارێک لە ڕێگەی هەریکێکەوە بێت لە هاوڵاتیان یاخۆ سەرۆکی بۆردەکان یاخود ڕێکخراوە ژینگەیەکان ئێمە بە هەندی وەرەگرین دراسەیەکەین ئەوەی پێمان بکرێت جێبەجێیەک دکتۆر هەڵمەتی ئێوە بۆ باشترکردنی ژینگە لە سنووری دارەی گەرمیان تەنها بە ناشتنی نەمامە یاخود پلانی ترتانەیە پلانی استراتیژیتانەیە ینی ڕێگاکانی تر بۆ باشترکردنی ژینگەی سنووری دارەی گەرمیان چیترە جگە لە ناشتنی نەمام بۆ خۆ دەزانی ئێمە با بڵێن ڕێژەی سەوزایی زیادکردن تەنیا لە ڕێگەی هەڵمەتەکانەوە کرێ بۆ هەوەشیاری هاوڵاتیانە بەڵکو ئەرک نییە لەسەر فەرمانگەی ئێمە لایەنی پەیوەندیداری دیکە هەیە ئێمە کاری تایبەتی ئێمە ئەوەیە کە لە ڕێگەی ئەو مۆڵەتە ژینگەیانەی کە ئەدرێن لە ناو دەرەوەی سنووری با بڵێن دەرەوەی شارەکان کە سنووری ئیداری گەرمیانە ئێمە بتوانین ڕێگری بکەین لەو پیسبوونانەی کە هەیە بۆ خۆتان نەزانن ئەو زۆربەی ئەو خەستەخانەی کە ئێستا وردە پابندبوونی ڕێنمایە ژینگەیەکانی لەسەریان جێبەجێکن و حیسناعی ئێستا ئێمە تیمەکانمان لەوێ دەبن و هۆشیاری دەدەنە ئەو بەڕێزانی کە مۆڵەتی ژینگەی هەیە بۆی بتوانین ڕێنمایەکانمان و ئەو خاڵانەی کە پەیوەستە بە ژینگەوە دەبێت جێبەجێ بکرێ و ئێستا لە ئەرکی فەرمی ئەوەداین بەڵام بەلایەکی دیکەوە بەهۆی ئەوەی کە بارودۆخی ڕێژەی سەوزایی لە گەرمیانە ڕێژەیەکی زۆر باش نییە و لە تموحی ئێمەیانە و لە ستانداردانە بۆیە ئێمە ئەم ئەرکەشمان گرتوتە ئەسۆ بۆی بتوانین هاوکاری لایەنی پەیوەندیدار بکەین و سەرنجام ژینگەیەک دروستکەن ژینگەکە بۆ هەمومان بێ دکتۆر کەلار خۆشببختانە هەنگاو بەرەو شارێکی ئابووری پیشەسازیێنێ و ئەوەی ئێمە ئاگداربین مۆڵەت بە چەند کۆمپانیاک دراوە ئەو کۆمپانیانە کە دێن سەردانی ئێوەکەن بۆی بتوانن ڕێنمایە ژینگەیەکانیانە بەسەرا جێبەجێ بکەن بۆی لە ساڵانی تردا دووبارە گۆڕانکاری لە دیزاین و شێوازی ئەو کۆمپانیانە نەکرێت ینی پێشوەخت دێنە لای ئێوە بۆی ئەو ڕێنمایانەی ئێوە پێویستە بیاندن بۆی جێبەجێ بکەن ئەم پرسیارە بۆ خۆی ڕێژەیە من ناتوانم بڵێم 100% هەموو بابەتەکان دێن بۆ لای ئێمە و ڕێنمایەکانی ئێمەش جێبەجێکرێ بەڵام خۆشببختانە ئەتوانم تا حدێک بڵێم کە هەندێک لە کۆمپانیەکان هاتوون و بۆ خۆشتانە زانین ئێمە پرۆژەیەکمان هەبوو لە بری سەوزکردن لە ماوەیەکی ڕابردووە کە هەندێک لە کۆمپانیەکان دوای ئەوەی کە داوای مۆڵەتیان کردبوو ئێمە زانیمان کە گرفتی سەوزاییان هەیە و گرفتی وحدەی معالەجەیان هەیە بۆ ئێمە سەوزایەکانمان لە ناو کەمپی زانکۆیە پێی جێبەجێ کرد کەواتە ئەتوانم بڵێم بەشێک لە کۆمپانیەکان هاتوون
ئەمەش یەکێکە لەو داواکارێنە کە ئێمە زۆربەی جار لە ڕێگەی کەناڵەکانەوە و ئێستا لە ڕێگەی ئەم کەناڵی ئێوەشەوە ئێمە بڵاوی دەکەینەوە و داواکاری لە هەموو لایەنەکان بتوانن ئەو کۆمپانیانەی کە دێنە ئیشکردن لە سنووری ئیدارەی گەرمیانە بۆی بتوانن سەردانی ئێمە بکەن ئێمە مەرجە ژینگەیەکان و مۆڵەتە ژینگەیەکانیان پێ ببەخشین تاوەک بتوانن ژینگەیەکی دروست بۆ هەمووان دروست. پرسیارێکی تر زۆر قسەی لەسەرکرا ژینگەی ڕووباری سیروان بەکوێ گەشت کەمپین دروست بوو ڕێکخراوەکان هاتنە دانگ ژینگەکە شێوێنراوە حکوومەت نایەتە دانگ بۆ ئەم پرسە چیتان کردەوە بەکوێ گەشتون هەنگاوە خێراکانی ئێوە چی بوون بۆی ئەو چارەسەرانی کە پێویستن بۆ گەڕانەوەی ژینگەی ڕووباری سیروان؟ بەڵێ تەمان ئێمە لە ماوەی ڕابردووە لەگەڵ دەست بەکاربوونی خودی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانە کۆمەڵێک ڕێکاری نوێ بۆ ڕووباری سیروان دانران ڕێکارەکان لە ئێستا ئێمە ماوەی ماوە بۆ ئەی جێبەجێ بکرێ بەڵام خۆشبەختانە من ئەم چەند ڕۆژە لەگەڵ سەرپەرشتیاری ئیداری گەرمیان لەسەر ئەو بارودۆخە قسەمان کردووە و سووری لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکان وەکو خۆی وە گەڕانەوەی سروشتی ڕووباری سیروان بۆ ئەو سروشتەی کە لە ماوەکانی پێشودا هەبووە ئەمە یەکێکە لەو ئامانجە سەرەکیانەی کە ئیدارەی گەرمیان وەلایەنە پەیوەندیدارەکان و ئێمەش وەکو ژینگە لەسەری کۆکین بۆی بتوانین بڕیارەکان وەکو خۆی جێبەجێ بڕیارەکان چین دکتۆرە و بڕیارانەی بۆ گەڕانەوەی باشترکردنی ژینگەی ڕووباری سیروان چین چ بڕیارێک دراوە بۆی وردەوردە بڕیارەکانی بەڵێ ئێمە ئەوەی کە بڕیارەکان دراوە کۆنووسی لەسەر کراوە بریتین لە چەند خاڵێک کە یەکێک لەوانە لادانی هەموو هەسالەکان لەسەر ڕووباری سیروان دووهەم ئەو شاخە بەردینانەی کە هەمانە ئەو شاخە بەردینانەی کێک بلەو کێشە ژینگەیەکان کە هەبوو دەبێ ئەوە لەو حاڵەتەیە ئەگەری کەسێک کە بیوێ کار بکات دەبێ سەرچاوە سروشتەکەی یاخود بڵێن دراماتە سروشتەکەی لەو جەرمودانە بێ ناکرێت دەست بە دەوروبەری ڕووباری سیروان دەبێ ئەوە کەسارە دابنێ بۆی ئەو بەردانە بهاڕێ ئەو بکرێ بەلم یاخود هەر جۆرە بەردێکی تر بە سایزێکی دیاریکەرە کە خۆیان بیانەوە و لە بازاڕە کاری دەست پێ لەم حاڵەتە ئێمە ئەو بڕیارانە دەبێت جێبەجێ دکتۆر بابەتێکی تر کە لەم یەک دوو ڕۆژە خەڵک زۆر پرسیاریە کردو یعنی بەردەوام بە دوای زانیاریە گەڕا بە دوای ئەمەدا یعنی باران نەبارین بوو لە سنووری دارەی گەرمیان ینی ئێوە پێتان وایە یعنی ژینگە چ پەیوەستە بەو دۆخی کەش و هەوایەوە کە بینیمان لە شارێکی وەکو هەولێر لافاو هەستا لە شوێنانی تر ئەنی باران باریەوەی من بزانم خەڵک زۆر متابعی سەرچاوە کەشناسیەکانەکە بزان هۆکارەکەی چی بوو لە گەرمیان لەم چەند ڕۆژە باران نەباری یاوانی وەکو کەسێک کە تۆزێک بەڕێبەراتەکەتان نزیکە لە کەشوهەواشەوە خوێندنەوەیەوە بۆ دۆخەی کەشوهەوا چیە؟ خۆی دوو بابەت هەیە دوو بابەتی سەرەکی زانستی هەیە لەم پرسیارەیە کە ئاراستی ئێمەتان کردووە یەکەم ئەوەیە کە لە ڕووی هوەری تەلارسازی و نەخشەسازیەوە ئایا تا چی حدێک با بڵێن دیقات یاخود فۆکەس کراوە لە ڕووی سدۆپەوە لە ڕووی ئەو چاڵ و ڕێڕەوانی کە ئاوەکان لە ماوەکانی پێشودا هەی بووە ئێستا تا چی حدێک بربەستیان بۆ دروست کراوە ئەمە حاڵەتێکی دووەم ئەوەیە کە دیاردەیەک ئەگەر هەبێ دیاردەیەکی سروشتی و پەیوەست بێ بە ژینگەوە کە لە ڕووی جیهانی بوونەوە بۆ نمونە بۆ خۆتان نەزانن ئێستا ئێمە گەورەترین گرفتی ئێمە ئەوەیە کە ڕێژەی گازەکان لە هەوایە زۆر بەرزن و گازە زیان بەخشەکان و ئەمە بۆ خۆی جۆرێک لە احتیباس حراری کۆمەڵێک کێشە ژینگەیەکانی بەدوای خۆیانە بەڵام ئەو بابەتانەی کە لێرە ڕوودان بەشێک پێیوەستم بەوەی کە بارانێکی زۆر لە ماوەیەکی کەم و ئەو سدۆپە یاخود بڵین ئەو ڕێڕەوانەی کە هەیە بەخۆی ئەوەی کە لە ڕێگەی نەخشەسازی و تەلارسازی و ئاوەدانیەوە با بڵێن فۆکەس نەکراوەتە ئەو سدۆپەی کە هەیە بۆی ئەو حاڵەتانە ڕوەدا بۆی ئەمە بۆ دروست نابێ با بڵێن بۆ ناژمێرێ کە ئەمە بڵێن لافاوێکی زۆر گەورەی ئەوانەیە بۆیە مەبەستەکەم لە بارانبارینەکە بوو یعنی ئەوەی خاڵێکی تر بوویستمە و پرسیارەکەم بەڵام لە مەسلەی بارانبارین تۆ بڵێ ئەمە گەرمیان لە هێڵی بارانبارین دوورکەوت بێتینەوە نەخێر ئێمە پێشبینیەکان ئەوانەیە کە لە ڕێگەی نەخشەکانەوە کە زۆر جارێ متابعەکەین و بە حکومیەوەی نزیکین لە بابەتەکە ئەمساڵ بە پێی پێشبینیەکان لە چاو ساڵی پارە گەرمیان باشتر دەبێ ئینشاءالله هەرچەنە پێشبینیەکان ئەمە وەکو مژدە لێت وەربگرت بەڵێ ئەمساڵ بە پێی نەخشەکان حتمما ئێمە کاتێکە قسەکەین ئێمە بە پێی نەخشەکان قسەکەین و ئەو نەخشانش نەخشەی جیهانین کە بەپی ئەو نەخشانی کە بە دوواداچوون خودی خۆم بۆ ئەو بابەتە کردووە گەرمیان ئەمساڵ باشتر
دەبێ بەڵام ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەیە خۆ ساڵەکانی پێشتریش با بڵێن گەرمیان بڕێکی بارانی باشی لێباری بوو بەڵام ئەو بارانە کوا ئەو سەرچاوە ئاوانە کوا ئێمە ئەبێ زیاتر با بڵێن بۆ بابەتەکە بە باشتر بیری لێ بکەینە ئەوش ئەوەیە کە هەر کاتێک باران ئەباری یاخود بۆ ساڵێکە باران کێشەمانە بێت چی بکەین بۆی عیلاجی ئەو بابەتە بکەین بەڕێی من گەرمیان ئەبێت لەسەر ڕووباری سیران لە 3 خاڵە ئیش لەسەری بکە یەکەم ئەوەیە کە بەڵێ یەکەم ئەوەیە کە ئێمە ئەو ئیتفاقیانە و دەوڵەتانەیە هەیە کە لەگەڵ ئێرانە ئەبێ خێرات جێبەجێ بکرێت دووهەم ئەبێ بەنداو دروست بکرێت چکە بەڕاستی ساڵێک بارانە بارێ و ساڵێکی ڕەنگە کەمتر بێ سێمیش ئەبێ ئەو مەترسیانی کە لەسەر ڕووباری سیروانەیە وەکو خەسالەکان بە زووترین کات لا بکرێن. سپاس بۆ دکتۆر دورەید سەلیم بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی گەرمیان بەڵێ هاوکارهێوی ئەمە گفتوگۆکەی ئێمە بوو لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی گەرمیان وە کۆتا قسە و گرنگ کە خەڵک زۆر چاوەڕێکا وتی بارانە بارێ ینی گەرمیان ئەمساڵ کێشەی نەبارینی بارانی نیە یانێوەش یەکێکە لەو قسانەی کە زۆر جار لەم یەک دوو ڕۆژە زۆر جەختی لەسەر کراوە بە تایبەتی براجوتیارەکان زۆر باسی ئەم بابەتەیان کردووە. دەست خۆش شاخەوان ماندوو نەبیت باز بۆ میوانە کەشت.